بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەت دەبێت بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق و ڕەوشی سیاسی عێراق و هەروەها پرسی متمانە سەندنەوە لە خۆشار زێباری وەزیری دارایی عێراقی فدرال. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش ئێستا بە شێوەکی ڕاستە و خۆ خۆشار زێباری وەزیری دارایی عێراقی فیدرالمان لەگەڵا. بەڕێز زێباری سواز بە و کاتێکە بێمەتان. پێم باشە سەرەتایی پرسیارەکانم بەەوە دەست پێ بکەم. ئێوە دوای 10 ساڵ لە خزمەتکردن لە بەشداریکردنی چەند کابینەیەک لە حکوومەتی عێراق چاوەڕوانی متمانە سەندنەوە لەلایەن چەند پەرلەمانتارێکی عێراقیەوەتان دەکرد؟ نه دوای 13 سال نه 10 سال 2006 2003 حتى ئێستا باشە يعني ما 13 ساڵە خزمەتێکین لە بەغدا طبعی بە ئەمر وەنەبیت وەکو ڕغبەتمان لێ هەبیت یان تەماعیمان تێدا هەبیت بەڵام وەکو بەشداربوونی کورد لە پرۆسەی سیاسی بەشداربوونی پارتی ئەمە 13 ساڵە لەوێ خزمەتەکەین وەکو وەزیری دەرەوە نزیکەی زیاتر لە 10 ساڵ و وەزیری دارایی ئەمە تقریبا بیتە 2 ساڵ و چەند مانگێک تەوەقوعمان ئەکرد ئێمە لە شەردا بووین یعنی ئەم ماوەیە هەمووی طبیعی بەو سیستەمەی دیموکراسی بەو دستورەی خۆماندەور هەبوو جەنابی سەرۆک جەنابی مام جەلال بالتأكيد ئەم سیستەمە ئێمە قبولمان کردووە بەس ئایا چاوەڕوانی ئەم نەتیجە بوو ناوەڵا چونکە بەداخەوە خەڵکێکی زۆر نامەردی لەگەڵ ئێمە کرد دەتوانم بڵێم خیانەتیش کرد لەو ئەلتیزام و تەعهوداتی بە ئێمەیاندا هەوڵێکی زۆر سەرفمان کرد ئەم ماوەی ئەخیر لەگەڵ هەموو کوتلەکان لەگەڵ هەموو مکەوناتی مەجلیسی نواب بەڵام لە نەتیجەکە دەرچوو بەڕاستی زۆریان خاوەن وعد و تەعهد و قسەی خۆیان نەبوون و لەبەر ئەوە بڵێم متأثر نینە بەڵێ متأثرین بەڵام لە نەفسی وەخت ئەمە شەڕێکی سیاسیە لەگەڵ جەمعەتێکەکەی ناحەزی کورد و کوردستانن ناحەزی دیموقراتینە زۆر پەرۆشی گەندەلی و بەکارئینانی سامانی ئەم وڵاتەنە کە هیچ کەسێک بەرامبەریان نەوەستێت پێیان نەڵێت نە ئەمە قبول نییە ئەمە قبول ناکەیت دانەوەی خەڵکێکی مطیع بیت بوویان بۆ ئەوە سوودمەندی استیفادە بکەن لە مۆزە عێراق کە کەوتیتە بەردەستیان بەڵام تۆ باست لە بەرژەوەندی گشتی کرد و بەرژەوەندی خەڵکی کوردستان کرد لە نێو ئەو کەسانی کە دەنگیان بە بەڵێ بۆ بەڕێزت نەدا پەرلەمانتاری کوردیش هەبوون بالتأكيد هەڵوێستی کورد بەداخەوە یەک نەبوو و ئەو برادەرانەی لە بەغدا تقریبا زدی ئێمە ڕاوستان خلافاتی هەرێم کە هەیە نەقلیان کرد بوو بەغدا ئەمە چەندین ساڵە خلافات و شتیشمان هەبووە لە هەرێم وەکو کوتلەی کوردستانی وەکو نەمان هێشتووە بەڕاستی تەئسیر لە هەڵوێستی خۆمان بکەن بەرامبەر خەڵکی تر ئەوانەی ئەم هەڵوێستیان وەرگرتووە بەڕاستی بەرچاوی زۆر خەڵک لە کەمیان داوە وانە بیت کە شتێک بیت بوو کرێدتیان زیاد بکەی ناوەڵە بەڵعکس دائیمان بەناوچاوی ئێمەیان ئەدا خەلکانی تر سوننە بن شیعە بن یعنی ئێوە کورد ئێک نینە ئێوە کورد ناتوانن زەمانی بکەن لە کێشەکیەوە داوا لە ئێمە ئەکەن ئەمانە نە هەموویان بە حەقیقات بەڵام هەندێک بەخوای یعنی لەگەڵ کوتلەی یەکەتیبە بە سەراحەت قسە بکەین یعنی ئەوانەی دەنگیان بە ئێمەدا هەموو 6 حوتێک بوو گۆڕان هەرێکێک و وجدان و زەمیری خۆیان بوو
بەڵام متأكدم ئەوانەش زۆربەی زۆریان دژی ئێمە دەنگیان داوە و ئەمە یعنی ئیشێکی باش نەبوو بەڕاستی کە هەڵوێستی کورد بەرامبەر خەڵکی تر یعنی هەڵوێستێکی گرتو نەبوو خراپ بوو تقریبا بالتأكيد خەڵکێکی تر استیفادەیان لێ کرد کە وەزعی کورد یەکگرتو نییە بەقووەت نییە بەهێز نییە توزانە لەبەر ئەوە ئەمڕۆ نۆرەی فلانە سبەینە نۆرەی ئەوی تریش دێت یعنی کەس مەزموون نییە بە حەقیقەت لە بەغدا لەسەر موقعی ئیطلاق. زۆر باش ئێوە لە کۆنگرە ڕۆژنامەوانێکی ئەمڕۆکەدا باستان لەوە کرد کە پاشەوە دیدار و کۆبنەوەتان لەگەڵ زۆربەی فراکسیۆنەکان کرد بەشێک لەو فراکسیۆنانە بەڵێنی ئەویان بە ئێوەدا بوو کە دەنگتان پێدەدەن بە بەڵێ بەڵام دواتر دەرچوو کە بە نەخێر ئەمانە چێن بۆچی ئێوە ناوەکان ناویان ناهێنن کاکە ئێمە هەمومان بینی یعنی هەموو سەر و کوتلەکانی شیعەکان یان تەحالف وەتانیمان بینی هەموو سەر و کوتلەکان و ئەندامیش نە بەس سەرۆکێکان نەخێر تاک ئەندامیشمان بینیوە یه تحالفی قوة یه کتله سنی حتی لەگەڵ کوتلەکانی کوردستانی لەگەڵ ئەوانەی تر تورکمانە مەسیحیە یعنی کەسمان نەهێڵە ئەگەر تەواصل لەگەڵیان نەکەین یعنی دوو قائمە هەبوو قائمەک ئەوانە تەوقیعیان کردبوو نزیکی 100 کەسێک بوون پاش ئێمە ئیشمان لەسەر کرد زۆریان سەحەب بوو حقیقت يعني تراجعیان کرد لەوستا ئێمەش قایمەکمان هەبوو 103 بوو دوێنێ تەقدیمان کرد ئەزانە یعنی ئەگەر تەماشا بکەی ئەوەندە دووری یەکتر نەبوون خەڵکێکیش هەیە بێدەنگ بوو بێلایەن بوو بالتأكيد لە وەختە بەڵام ئەو شتی ڕوویدا مدبر بوو یعنی وا بە سادەیی کەس وەرنەگیریت حقیقت وەکەئەنەهو ئەمە سیستەمێکی دیموکراسی و دەنگدانە و هەر نائبێک مەسئولە لە قەناعەتی خۆ لە ڕەئی خۆی نەخێر ناوەڵڵا ئەمە شتێکی مبەرمەج بوو دروست کراو بوو کوردیش دەستی هەبوو کوردیش دەستی هەندێک کوردیش دەستیان تێدا هەبوو بەڵام ئەوی دەستی گەورەی هەبوو مالکی بوو و دەوڵەتی یاسا بوو و بە تەعاون لەگەڵ خودی سەلیم جبوری سەرۆکی بەرلەمان کە دەورێکی زۆر یعنی خراپی بینی بەڕاستی لە ئیدارە و بەڕێوەبردنی گفتوگۆی بەرلەمانی و مەسەلەی ئیجراعاتی بەرلەمانی کە لەگەڵی دانیشتین چەند جار تەفاهممان کرد بەس دائما ڕازگوو نەبوو لەگەڵ ئێمە یعنی هەموو جار شتێکی بە ئێمەی ئەیگوت بەڵام شتێکی تری ئەیکرد باش ئەم موئامەڕەیە کە جەنابتان باسی لێوە دەکەن ئەگەر بە کوردەکەی باسی لێوەکەن ئەم پیلانە ینی لە دژی تەنیا هۆشیار زێباری بوو وەکو کەسایەتێکی کورد یاخود ینی لە دژی پارتی دیموکراتی کوردستان بوو نا بالتأكيد ئەوانە ئەگەر تەماشای خەلفیاتیان بکەی ئەوانەی دەنگیان زدی ئێمە داوە کینە باشە زۆربەی زۆریان کۆنە بەعسیەکان زۆربەی زۆری باشە ئێمە لە بیدایەت ئەم سیستەمە دەورمان هەبوو کە دروست بکەین لەسەر ئەو ڕژێمەی ڕابردوو باشە ئەمە یەک دوو یعنی خەڵکێکی زۆر بەڕاستی احتیمالە تەسیریان لێکرابیت بە ڕێگای جۆرە و جۆر باشە حتى پارەی گەندەلی بەکار هاتووە ڕەشوە درابیتن من نامەوێ ئەوە بڵێم باشە یعنی هەر قسەك بە حەسابە باشە بەڵام هیچ وەسیلەک نەما مەشروع غێر مەشروع ئەگەر بەکاریان نەئینابیت باشە بۆ ئەوە بگەنە ئەم نەتیجەیە یعنی کەئەنەهو نەتیجەکی مثبت بوو مسبەق بوو ئێمە وەختی مراجعەتی هەموو ئیجراعاتی پەرلەمان و شتێوەمان کرد دیار بوو یعنی خەلەلەکە لەکوێ بوو برادرانی ئێمەش غەڵەتیان کرد یعنی کوتلەی پارتی ڕۆژی 27/8 وەختی دەست بەو شەڕەیان کرد بەڕاستی زەرەرمەند بوو زۆر تاسیرێکی خراپ بوو احتیمالە
با نیت پاکی و دلسوزی و مشاعر خویان کنترل نکرد بید بلام او يعني تأثيرك باش نبو لسر إيمان لا يكتر بتصوري من أو نتيجة باختراع السري هر أم تشتدر أتشو إما هولك الزور ماندا مسألة اختراع السري له هيج برلمانك دنيا نية له هيج برلمانك دنيا نية يعني قاعدة أندامان وقت إنه نريخو هلأ بجيرن بو برلمان آزادة لبير كرنوا لدربريني راي حصاني هيا لبر أو إنسان نابي شرم بكت صانا بعلني موقفها أول قريد دستي برز أكات إلى آخره أما بدعاقبو دريان إينا استا كيشاكي دستوري لسر هيا يعني إما طعن لما جوا لا جلسه بستحوتي هشت ماندا ببي دستور نابد هیچ مناقشه لسر لپرسینەوە ببیت إلا پاشی حوت روش کەواتە ئێستا ئێوە خۆتان وەکو وەزیری دارایی بله ئەوە تەقدیم بووە و ئەوە هەیە لە لای محکەمە و تاکیدیان کردەوە دوێنێ کە ئێمە کێسێکمان لە بەردەمە لە بەردەستە لەبەرەوە داواکەین دوا بخرێت ئەم مسألة دنگدان و هوا إلى آخره ده مسألة أو مسألة بلام يعني لهيج برلمانه كي دنيا نية اختراع السري يعني تصويت السري يعني أما جورة للجورة كان نفاق تصانا قلت رأيك تهبي بوشونك تهبي خو بحسك ها بوشتك دالي وشتكي تردكي تيجي جاب أما بو تقريبا بتصوري من هندك غلط أخطاء هبون إما كردمان تزانا يعني أو جرا وشرا وفلان وبيويس نبو براستي يعني تقريبا مسألة كان زور رونو أشكرا بوست جواب حقك دستورية طبيعية خمان لندزية وخمان نمان هول ما ندا كدواب خين تأخير بكين نتشين تحدى أهلا وسهلا مش استكمالية بشارينوا يعني لخلق لعندماني برلمان سجلات ومسائل إيما همولة بردستين بلام زور زار يعني برلمانتارا كان باز لودا كان ك أو بلغاني هوشار زيباري لنيو برلماني عراق خستوتي الرو سبارت باكيسي باري باسوانا كانوا هروانو جنكرنوي خانوي مسعود بارزاني سروكي يرمي كردستان وقت بيويز نبوة اوان بلغي دي كان هبوة كبلغي طاويا لبردستان نكاكا أوا براستي راس نية تزانا اوان هولك زوريان دا تظليلي راي قشتي بك تزانا او بلغانا ما ناي اوانا نشان دا هيج اثركي صرف نبوة باشا يعني احتمال بلغانا ما اقدر انابيت من موافقتهم لسر شتكر بي باشي وزارتك بمني قلتوا نابيت اما صلاحياتني يعني تعليماتني راقيرا يعني صرف نبوة اظن شونا جا اوا يعني بشكي حقيقتك دالين همو ينالين یه پاسوانه کان که همو دنیا ازانی همو ملت عراق لبرلمان وانگود لفترک با طیاره ها تو چویان کرد چون که ریبان نبود داعش کنترلی حتی دورو بری سامرا کرد بود ریگا و او نبود همو کسک وقتی دهات هرین با طیاره داد پاش وقتی تواو بو ریگا کراوا بو با مسئله کیتر يعني ما نبيت كإما قب حدا كي جورا مان كربيت يعني بارك مان أو لا دولات استفادة مان لي كربيت يتر كاميرا يه بارقاي جناب سروك وقت خو امرو لمؤتمر صحفي نشاني همو لا يكم دا بابا وقت خو من سروكي لجني آمادكاري لدكي عرب كومكاري عربي باشا تقريبا خانو بري زور لمسؤول كان چاك مان کرده و پاره زور لا پاره مان صرف کرد بو او میوانداری او سروکانه بکن یا وفودکانی بجدار بونی کنگره تنها او خانو ابو او اشتک نهیت لسره ما به حقیقت دستکاری مان نکرد
او مبالغانه ايدامه وصيانه اشتكي زور بصير ازانا کەواتە ئێوە بوون بە قوربانی نا كاكا اوان بكارينا امشتانا بو بدل مسألة مبيتة ازانا يعني ونبيت لسر او فرمو اما سجلات وزارة مالية هي اما موازين مراجعة هي باشي همو دولته باشي يعني حقيقتك يترها يا كاكي كاميرا ايما يعني لو موقع بون روجانا تعامل من بملايين دولارات همو ميزانية العراق لغير تصرفي منه باشا يعني شومان لا شتي بتشوك نابت معاشي كان باسوانك يعني إيجاري خانوك يعني والله نسرية مكتبي وزير هندا مليون 50 مليون أما السلفة بوا صرف نكرة أظن نيوي أو إندا صرف نكرة بتصفية أكلت شو قلت نخر يعني راستيك يا قوريان على أساس همو وانا همو تفنيد مانكت يعني لو جلسي برلمان همو تفنيد مانكت بلام بو اللي هات خلقك قناعتي نبو چونك سليم جبوري زور بنادرستي سؤالك اي طرحك يعني قلت كي قناعتي هي والله مكاني وزير كستي نقش اصلا اگر سؤالك بشيواي كي تركربا يعني كي قناعتي نفسي نتيجة يهبو ولا همو شرائعي دنيا يه ديانات عالم يه سماوي يه او اصل مسألة براءته اتهام نية او شتانه همو يقوري بەڵام بەڕێز سێباری چۆن دەکرێت پەرلەمانتارێکی عێراق کە نوێنەرایەتی خەڵک دەکاتن ینی بەو مەفهومە سادەیە لەسەر لێدوانێکی خستنە ڕووی پرسیارێکی سەلیم جبوری بەڵێ و نەخێر بۆ ناوێک کە پێی دەگوترێت هۆشیار زێباری و لە سیاسەتی عێراقی لەبەر ئەوە پێت دەڵێم مەسەلەکە مبەیەت بوو مبەرمەج بوو ئەزانە يعني موقفي بيشبختيان هبو نمشته علاقي نبا استجواب بو نبا معلومات بو نبا حقائق بو نبا أدلة وبلغنامات بهيش تكنم زۆر باشە گەمە سیاسیەکان بۆچی گۆڕە لە کاتێکدا چەند مانگێک بەر لە ئێستا لە ڕێگەی پارتی دیموکراتی کوردستانەوە سەلیم جبوری لە پۆستەکەی خۆی مایەوە ئەو کاتێک کە ژمارەیەک پەرلەمانتار مانیان گرتبوو ئێستا سەلیم جبوری وەک ئێوە باسی لێوە دەکەن لەگەڵ نووری مالکی ڕێککەوتووە هۆشیار زێباری لە پۆستەکەی دوور بخرێتەوە ئەمە چ جۆرە چونکە بێنان و خۆیە ئەزانە و ناکرد جەمیلە وەکو بە عەرەبی ئەڵێ خۆی بە ئێمەی گوتووە من دەینداری ئێوەمە دەبێ ئەمە تەعویز بکەم جوبران بکەم باشە بەڵام ڕاستگو نەبوو يعني بەرێک دوو ڕۆژێکیش لەگەڵی دانیشتین ئەم مەسائلانە ئێمە نەبووین دەریە نەکرد ئێستاش احتیمالە دەربکرێت چونکە حتا ئێستا 148 نائب تەوقیعیان کردووە کە سەلیم جبوری لا بدرێت ئێمە ماینە تەوقیعمان نەکردووە باشە وەکو کوتلەی ئێمە ئەگینا بگەتە 165 کەس دەرەکرێت کەواتە سەحەکە نانە ئەزانم ئەو لەوە ئەترسیت ئەو کورسیەکەی لای زۆر مهمە بمینیت با کەسی تر نەمینیت مشکلەی ئەو نییە ئەگینا خۆی سەری مەطلوبە باشە و خودی عبادیش توزانە ئەم مەسەلانە مەسەلەی سەحبی سقا لە وەزیری دفاع لە وەزیری دارایی نازانم اسماعیلی لەکێبی معنە سقا بە هەموو حکومەتەکەت نییە ینی پرۆسەی سیاسی عێراق کەوتۆتە بالتأكيد وخودي عباديش بحقيقة تحملي مسؤوليتك لم بشتا خلا ناحية دستوري حقي هيك أم مثلا راجلين بلد وقت دنيا من تحديدي وقت نيكر بمانجود يعني بيش أمانة بيش حتى لبرسينوي وزيري برجري من بخو بمجود لأنجماني مجنون نابي تو بلايم بطرف حتى لو وقت مالكي أسامة نجفيق وشخصيتك يزور بقوة بو بحزب ولا برلمان چندين جار دعواي وزيرة كان أكد مالكي جراية وابو أو نصاك من تحديدي أكمل وتحديد ناكا
باش ئێستا کەیسی گەندەڵی پێم وایە لە لای بەڕێستانە بەشێک لە بەرپرسانی عێراق ئێوە جوو لە بەم کەیسانە دەکەن بۆچی لە ئێستادا پاشۆکە لە ئێستا نەبووە بە حقیقات یعنی ئەم کێسانە لە ساڵی 2015 هەیە ئێمە خۆمان دەورمان هەبوو بەشداریمان هەبوو معلوماتەکانمان کۆ کردەوە خوا عافی بکات بە ڕەحمەت ئەحمەد چەلەبی ئەم شتانە حازر کرد سەرۆکی لجنەی دارایی بەرلەمان بوو لەبەر ئەوە هەر معلوماتێک لە وەزارەتی دارایی هەبە لە مەصارف لە تەحویلاتی مالی ئەوە یارمەتیمان ئەدا یعنی کێزەکە نەنوێیە ئێستا بەڵام پشتگوێ خرا ئەزانە یعنی کەس نەبوو متابعە بکات ئەگینە ناوەڵڵا چونکە ئێستا ئێمە ئەم شتانە ئیسارەکەی ناوەڵ کەواتە ئێوە و کەیسانە جوو لە پێ دەکەن بەڵێ بەڵێ ئەمە تەقدیم کراون مجموعە کێس تقریبا حتا لەسەر ئەو کابرای هەیسەم جبوری تقریبا 3 کەس هەیە لە محکەمە کێزێکی گەندڵی گەورە هەیە باشە کێزێکی تری قانونی هەیە کێزێکی تری هەیە بەکارئینانی منسوبی خۆی وەکو ئەندام بەرلەمان و واستا و تەرویجی معاملات و قەرز و فلان و شتێوە وەرەگریت و استیفادە ئەکات ئەمانە هەموو بەڕێوەیە بەس چیمان کرد نەمان هێش مەسەلە ببیتە شەخصی ئەمان ئەزانی لە بیدایەتەوە ئێستا بۆتە شخصی نەمان هێش ببیتە شەخصی من و کابراک بەڵام ئێستا نەبۆتە شخصی هەیسەم جبوری نەخێر کاک بەڵام بۆ برایخۆ کێسەکە سیاسیە باشە يعني هيثم جبوري كيا مقرر دولتي ياسايا باشا طبيعي جانا بل او ايما نمان كردا مسألة كي شخصي دەزانم ئێوە نەتان کردوتە شخصی بەڵام وەکو دەبیندرێتن شخصی هۆشار سێباری مستهدفە ئەزانم من ڕاستە شخصی من مستهدفە بەڵام ئێمە مەسەلەکەمان کرد بە شخصی هێشتا خراپتر بوو تێگەی کەواتە ئێوە لە خەمی عێراقن ئێستا نا بەشەکەکەی و باز ئەدەی لەسەر نەتیجەکی خۆت ئەزان نەمەسەلە ئێمە خەمی ملەتی خۆمانی باشە خەمی عێراقی نیش بەڵام مەسەلەکە یعنی ئەم ئەمانەتەی بە ئێمەس ڕاست پێدرا دەبێ بە ئیخلاص و بە وجدان و بە زەمیر ئەنجام بدەین يعني سوێنمان خواندووە لەسەر قورئان باشە کە ئەم وەزیفە بەم شکلە ئەدا بکەین لەبەر ئەوە ناتوانین خیانەتی ئەمانەت بکەین ئێمە ئەڵێن کێزەکە وەختی تەحلیلمان کرد تەماشای ناوەکانمان کرد کینە لە پشتی چییە بوو ئێستا مەبەستەکە وازەح بوو زۆر ئێوە گلەی لە حەیدەر عەبادی دەکەن کە ینی هەڵوێستی خۆی بە باشی نەنواندووە و دەیتوانی ئەو کەیسە دوا بخاتن لە نێو پەرلەمانی عێراق بەڵام قسەی زۆرش لەسەر ئەوە دەکرێت کە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کوردە بارەم شێخ محەممەد و تەنها لەسەر پشکی پارتیش بۆتە جێگری سەرۆکی پەرلەمان و مافی ئەوەی هەبووە کە ڤیتۆ بەکاربێن بەڵام بۆچی ئەو ڤیتۆی بەڵێ کاکیان چونکە مووقفی هەڵوێستی هەیە تەسەڕف نەکرد وەکو نوێنەری کورد لەوێ تەسەڕف کرد وەکو ئەندامێکی بزوتنەوەی گۆڕان ئەم جێگایش ئەم منسەبە بە حقیقەت جەنابی سەرۆک خودی يعني ئەمە لە حەسای پارتی بوو کە کوتلەی گەورەتر بوون پێشیستەش ئەم جێگای خۆمان بوو وەکو مەسەدەک وەکو کابحەک بوو ئەوە چونکە هەر شتێک لە هەیئەی ڕئاسی ببیت دەبێ بە تەوافق بیت يعني یەک کەس اعتراضی بکات ڤیتۆی هەیە دەتوانیت هەموو شتێکی ڕاست ئەوە کوچک لە ئاگر گەرمتر بوو نسبەت ئارام باشە يعني ئەو متحمستر بوو لە سەلیم جبوری جا يعني بحقيقات دوري باش نبو واضح بو نفسكي انتقامي هو يعني چون مالكي او نفسي هي انتقام وكينة ورقو الى اخره بداخوا جيگري دوامي سروك برلمان
دورێکی ئیجابی و پۆزتیف نەبوو لەم کێشەیە بەدە تەسەڕف نەیکرد وەکو نوێنەری کوتلا یان ئەو متمانەی پێدرا کێ پێدرا ئیلە ئاخری ئەوە نەبوو. باش ئێستا گەلە کۆمەچی تەنها لەسەر پارتی دیموکراتی کوردستانە لە بەغدا یاخود لەسەر تەواوی بوونی کووردە لە بەغدا لە کاتێکدا ئەگەر ڕوونتر بڵێم ینی پێشتر خالد عوبەیدی وەزیری بەرگری کۆمەڵک دۆسەی خستەڕ و لەسەر سەلیم جبوری و دواتر سەلیم جبوری توانی لە ڕێگەی ڕێکەوتنێکەوە لەگەڵ نووری مالکی متمانە لە خالد عوبەیدی بسێنێتەوە. ئێستاش دەگوترێت لە بەرامبەر متمانە سندنەوە لە خالد عوبەیدی سەلیم جبوری ڕەزامەندی نیشانداوە لە هۆشیار زێباریش متمانە بسەندرێتەوە. نەنە ئەمە سەفقاکە بەڕاستی لە ئێرە ناڕاوەستێت نا لە خالد عوبەیدی ڕاوەستێت نا لە سەلیم جبوری ڕاوەستێت مطلوب سەری سەرروکی حکوومەتە باشە کە ئەم حکوومەتە ئەم کابرای ئەم مالکیە یعنی ئەوەندە کینەی لە دژی هەیە دەبێ بڕۆخینیت باشە ئیجا ئەگەر بە یەک جار نەتوانیت بە مەرحەلە هەوڵ بدات و خۆیش ئەزانیت یعنی عەبادی خۆی دەزانیت لایەکی تر ئەو شتێ بووە دژی هەرێمە بە حقیقەت نەدژی من هەوشیار زێباری من نامحتاجی منصبم نا بە منصب گەورە ئەبم نا ئەمر بووە حتا ئێستامە خزمەتمان کردووە لەوێ نا بە خۆشیشەوە بار بکە مڕوش معڕەز بووین بۆ تەفجیرێک بۆ عەمەلیەکی لە ئاخری بەڵام ئەو شتێ ڕوویدا وازەحە هەدەفێکی سیاسی بوو انتقام بوو و ئەو خەڵکەی زۆر باش زۆر باشە ناچارم بت بڕم چکە برادرانم پێم دەڵێن دەبێ بچینە ناو بڕێک دواتر باس لەوە دەکەین کە ئایا مالکی دەتوانێت سەرکەوتوو بێ بە بۆچوونی بەڕێستانی یاخودا بەڕێزانم دەچینە ناو بڕێک و دواتریش درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. جارێکی دیکە سڵاو بینەرانی کوردستان 24 باسی ڕۆژ بەردەوامە دیارە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین سەبارەت بە دانیشتەکانی پەرلەمانی عێراق بۆ سندنەوەی متمانە لە وەزیری دارایی عێراق هۆشیار زێباری. بەڕێز زێباری پێشتر باسمان لەوە کرد کە مالکی هەوڵێکی جدی دەدات بۆ ئەوەی بگەڕێتەوە سەر کورسی حکومڕانی. پێتان وایە مالکی لە هەوڵەکانی سەرکەوتوو نابێت بە حیاتی خۆی ناجح نابێت ناتوان ینی هاوکاری نییە داعمی نییە مەقبولیەتی نییە ئێستا دوسێ کێزێک لە محکەمەی جینایی لەسەر مالکی هەیە لە فەرەنسا و لە بەلجیکا و ئیلە ئاخری جا لە ناو ملەتی عێراقیش مەقبول نییە توزانە ئەمانە وەسیلەکی شەرعی کە بەرلەمانە بەکار دەینن بۆ هەندێک ئەهدافی غێر شەرعی بەڵام ئەوەی ویستیتی مالکی ئەزان ناتوانیت هەموو شتێک بکات ناتوانیت هەموو شتێک بکات و ئەوەندەش بە قووەت نییە وەکو خەڵک تەسەوەر ئەکات ناوەڵڵە بەڵام ئەم گەمانە ئەکات ئەم مناوەراتە ئەکات هەوڵ ئەدات شەقی کوردی خلافی کوردی فراوانتر بێت باشە دەچیتە سلێمانی مەسەلەن حەنان فەتلاوی دەچیت تعامل لەگەڵ هەرێم ناکات مەسەلەن یعنی هەوڵەکانی بەڕاستی ناشرینن زۆر یعنی ئینسانێکی متەئامرەش یعنی معروفە لە لای زۆر ئەو خەڵکانە ڕق و کینەیەکی قۆڵی هەیە توزانە لەسەر هەرێم لەسەر جەنابی سەرۆک لەسەر پارتی تصور ئەکەن کە ئێمە سەبەبی ڕئیسی بوون کە ئاڵای سۆرمان بۆ هەڵگرت کە ئیتر تو تەواو هەرچەندە لە بیری ئەچیت کە ساڵی 2010 وەختی بوو بە دەورەی دووەم جەنابی سەرۆک بوو بە حەقیقەت کە هەوڵی بوودا هاتە بەغدا یعنی ئەگینا ئەیاد عەلاوی و کوتلێوان دەنگیان زیاتر ئینا بۆ مەفرۆز بوو بەپێ هەموو نەتائیجی دیموکراتی ئەوانەی تر بەڵام هیچی لە بیر نییە. زۆر باش خۆت باس دەوە کرد کە نووری مالکی سەردانی پارێزگای سلێمانی کرد و تەنانەت حەنان فەتلاویش ماوەیەک بەر لە ئێستا بە هەمان شێوە سەردانی
سلێمانی کرد حەنان فەتلاوی لە وێنەیەکدا دەردەکەوت ئەو کاتێک کە دەرەنجامی دەنگدانەکە دەرکەوت وێنەی لەگەڵ دەرەنجامی دەنگدانەکە متمانە سندنەوە لە بەڕێستانی گرتبوو هەروەها سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئالە تاالبانی بە هەمان شێوە وێنەیەکی کێشا بوو پێ دوایە ڕێکەوتنێکی مزبق هەبووە لە نێوان تەفاهمێک دەبێ هەبی تەگینا ئاڵەخان بوو یعنی فەخر ئەکات لە بەردەم خەڵکی تر وەڵام من زدی ئەمان دەنگم داوە کەچی لە هەموو سەرکردەکانی برادەرانی یەکێتی بیستومان کە هەمویان تەبلیغ کراوە ئاگادار کراون کە لەم کێشەیە یەک بن و لەگەڵ ئێمە دەنگ بدەن ینی هەموو باڵەکانی یەکەتی هەموو سەرکردەکە بەڵام حاڵا ئەگەر ئەوەندە بەهێز بیت و بە قووەت بیت دژی ئەوانە هەموو ڕفتار وەربگریت ئەمە مەسەلەکی ترە من ناتوانم زۆر تعلیق لەسەرەوە بدەم بەڵام یعنی تەئامرێکی واضح و سەریح هەبوو لە بینی زۆر لەم ئەطرافانە بۆ تەسقیتی سیاسی بۆ مەسائلی تر لە مشکیانە ئەمڕۆ لە کۆنگرەی ڕۆژنامەوانیشم گوت زۆر خەڵک تەسەوەر ئەکات ئەمە زەربەیە یان ئەمە شکاندنە بۆ جەنابی سەرۆک بارزانی یان بۆ پارتی دەموکراتی کوردستان بۆ سەرۆک بارزانی و پارتی لە هوشیار سێپاری و لە وەزارەتی دارایی گەورەترن زۆر کە بە کێزێکی وا یان بە تڕ و تەشقەلەکی وا ئێمە پێ بشکێن بالعکس ینی داهاتووی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا ینی کاردانەوەی دەبێت لەسەر متمانە سندنەوە لە بەڕێستان پێتان وایە گۆڕانکاری لە سیاسەتی هێرم بە تایبەت دەگە بڵێن پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر بە بەغدا بالتاکید ئەم شتێ بووە خۆ من شخصێکی عادی نیمە دەزانم من ئەندامم لە مەکتەب سیاسی پارتی و ئینسانێکی یعنی معروفمش نە لەسەر مستەوای عێراق ناوچە دەرەوە دنیا یعنی ئەم کێشەیە زۆر ئەبعادی دووەلی وەرگرتووە اعتیبار هەموو شتێک نەگورترێت لەم دانشتنە یان لە مؤتەمەراتی سەحەفی ڕۆژنامەگیری بەڵام یعنی مەسەلەکی وا ئاسان نییە و نابێتیش تأثیر دەبێت بالتأکید مراجعەکەی یعنی وەکو سەرکردایەتی پارتی یعنی هەرێم یعنی وەقفەکمان دەبێت بالتأکید کە چ بکەین باشە بەرەو کێ بچین ئەمە دەبیت ئەم فترەیە بەڵام وەکو ئەمڕۆ لە بەیانی مەکتەب سیاسی دەرچوو هەڵوێستی پارتی زۆر جوان بوو محکەمیش بوو و تاکیدش لەوە کرد ئێمە بەردەوام تەعاونمان دەبێت لەگەڵ حکومەتی حەیدەر عەبادی کە ئەمە مەسیجێکە ڕسالەتێکە بۆ ئەطرافی تر وا تەسەووڕ نەئەکەن کە ئەو تشتێ ئێوەتان دەیەوێت دەتوانن بەسەر بێخن باش ئێوە تانەتان لە بڕیارەکەی پەرلەمانی عێراقداوە متمانەتان بە دادگای فیدرالی عێراق هەیە مافتان بگەڕێنێتەوە کاکە ئەمە دیسا یعنی دەبێت دقیق بیت ئێمە پێش مەسەلەی متمانە ئەم کێزە لە مەحکەمە تومارمان کردووە نە لە دوینەوە باشە یعنی ئێمە باش جەلسەی ڕۆژی 27 مان تحلیل کرد خوبەرامان ئینان سیدیەکەمان وەرگرت لە بەرلەمان ئەو ئیجراءاتانەی بوو دەرچوو زۆر ئیجراءات ئوسولی نییە باشە یعنی طعنمان لەو جەلسە داوە کە دستوری نییە ئوسولیش نییە باشە طعنێکی تر هەیە لەسەر دەنگدانی نهێنی و یان عەلەنی باشە ئەمانە لە لای محکەمەنە ئێمە هەموو باوەریەکمان بەڕای محکەمە هەیە کە کەسیش لەسەرەوەی یاسان نییە ئەوانە ڕای خۆیان ئەدەن یعنی
بلام بجمة امروس بين دوز بنا والله مسألة متروكة بو أول بلام وكو حقك قانوني خومان امشتانا من تمار کرد و پیش ایسته زۆر باش ئەگەر دادگای فیدرالی عێراق بڕیاریدا یعنی کە بڕیارەکەی پەرلەمانی عێراق نایاساییە ئێوە ئامادەن بگەڕێنەوە ئەمە ئەمینتەوە توزانە بۆ برای خۆ بڵێم یعنی ئەمینتەوە لەسەر بڕیاری سەرکردایەتی باشە یعنی محکەمەی فیدرالی پێش ئێستا لەبیرتان نەچێت دوو جەلسەیان لەغو کرد کە شەرعی نەبووە ئوسوڵی نەبووە جەلسەی لادانی سەلیم جمهوری خۆی باشە کە درۆیان کرد گوتیان ئێمە 165 دەنگمان هەیە دەرچوو 130 کەمتر بوون نساب نەبوو خودی هەیسەم جمهوری توزانە یعنی درۆ ماشاءالله بەڵاشە ئێستا لە عێراق مەسنەعی درۆوە جەلسەکی تر حەیدەر عەبادی هات مجموعەك وەزیر و شتیوە تەقدیم کردن دیسە ڕایان پێدا کە ئەمەش ئوسوڵی نییە شەرعی نییە باشە مەقسەدم محکەمە قەناعەتی خۆی هەیە ڕأیی خۆش دەبیت و دراسەتی ئەم کێشانە لە بۆ چه چونکە دستوری نییە یعنی حتا دوێنێ لەگەڵ جەنابی سەر و کۆمار قسەمان کرد وان گوت بابە تو پارێزەری دستوری معقولە جەنابت بێدەنگ بێ يعني معقولة سەر کۆماری عێراق کە تەمسیلی مکەونێکی ئەساسی واواکات بە پێ دستور يعني پارێزەری دستور پێت وایە ئەو بۆچی بێدەنگە یعنی کورسێکی وەها بالتأكيد برأيي من نابد بدنگ لا مثلا منهم ها يعني مثلا بونو تواجدي كرد لبغداد و نابد برأيي بي زۆر باشە بەدەر لەو قسانەی کە لە نێو پەرلەمان دەکرا زۆر جاران ینی شەقام ڕای خەڵک ئەوە بۆ کە هۆشار زێباری زێدەتر ینی ئەوەندەی خزمەتی عێراقی کردووە خزمەتی هەرێمی کوردستانی نەکردووە ئێوە لە ماوەی ئەو 13 ساڵەی بەشداریتان لە حکومڕانی عێراق چیتان کردووە بۆ عێراق بەتایبەت ئەگەر بۆ کوردستانیش باسیەوە والله کاکە زۆرمان کردووە بۆ عێراق و بۆ کوردستانیشمان کردووە یعنی کوردستانیش بە پێ دستور بەشەکە لە دەوڵەتی عێراقی فیدرالی قەناعەتمان پێیان لەبەرەوە حەریص بووینە کە مەساڵح و يعني دفاع لە بەرژەوەندیەکانی عێراق بکەین لە هەموو دنیا ئەم وڵاتە محاصر بوو بەتەنها بوو گەڕانمانەوە بوو ناو مجتەمەعی دەولی زۆر عقوباتی لەسەر بوو لە ئەمم متحیدە حتا بەری چەند ساڵێک لاماندا بەندی حوتەم و إلى آخره يعني وەکو دەوڵەتێک کە جارێکی تر عالم تعاملی لەگەڵ کرد لەگەڵ هەرێمیش مافەکانی هەرێم وەکو هەرێمێکی فیدرالی ئەو مافانەمان پاراستووە داعمی هەرێممان کردووە ئەم هەموو قونسولیاتە و تەمسیلی بێگانە ئێمە ئەگەر لە وەزارەتی دەرەوە نەبووین طبیعی نە بۆ هەرێم تەنها بۆ بەسرام کردووە بۆ نەجەفم کردووە بۆ کەربەلاوم کردووە بەڕاستی نەبوو هەوڵماندا دیسا لەم فترەیە لەو اتفاقی بودجە و موازنە دەورمان هەبوو کە وەزعەکە یاسایی بکەینەوە و حکومەت دەست بە دانی 17% لە بەشی هەرێم بکەن ئەویش ساڵی 2015 5-6 مانگێک باش و پاشی ڕاوەستە یعنی خەتای زیاتری حکومەت بوو بەڵامی هەردوو لە تێدا هەبوو بەڕاستی ئێمە کە وەزارەتی مالی دیسە حەریص بووین کە زۆر مستحقاتی هەرێم هەیە لە بەغدا بژگە لە 17% مستحقاتی سیادی هەیە مستحقاتی حاکیمە هەیە دەربانە وقودە وەکو ئەڵێن ئەوەی ترە تەندروستیە بژل دەرمان و تاقا و
ئەو غذایی سەلێ غذایی هەیە ئەمە هەموو دێت بۆ هەرێ یعنی ئەمە پارەیە ئەمە کەس حسابی بوو ناکرد کەانە هەوڵێکی زۆر درا بە زۆر لایەن زۆر ئەطراف کە ئەمانەش ببرن کوڕ بابا کرد ئێوە وا بکەن معناتی ئەوە هەموو شتێک برا و تەواو بوویتر زۆر باشە لە سەردەمی حکومڕانی نووری مالکی بڕیاریدا بۆ جێ هەرێمی کوردستان ببڕێ ئێوە ئەو کات وەزیری دەرەوەی عێراق بوون ینی چ وای کرد مالکی بڕیارێکی لەم شێوە بدە نەکاکە ئەو فترەیە ئێمە هاتینەوە ئێمە چەندین جار حکوومەتی مالکیمان بەجێهێشت و گەڕاینەوە بەس بە ئەمر گەڕاینەوە بەغدا باشە لەبەر ئەوە لەسەر ئەمانە هەموو هەلوێستمان هەبوو لەسەر هەموو کێشەکانی مالکی درستی کرد لەگەڵ هەرێم ئێمە تەرەف بووین لەگەڵی بێدەنگ نەبووین یعنی لە ئەنجومەنی وەزیران لە دانشتەکانی یە دوو قۆلی سێ قۆلی یان فلان من برام کاک دکتۆر ڕۆژ کە جێگیری سەرۆک وەزیرەکانی تر هەمومان هەوڵمان داوە نەبیت کە هەوڵ نەدەین بەڵام ئەو وەختە مەسەلەکە ئەوە بوو کە هەرێم نابیت نەوت و شتیوە ببەتە دەرەوە هەموو شتێک دەبێ بەڕێگای ئێمە بدیان دەبێ هەندێک نەوت تەسلیمی ئێمە ئەو وەختە شتێکی کەم بوو ڕاستە برای خوب ئەو وەختە شتێکی کەم بوو 100,000 بەرمیل چه فلان بەس بۆ ئەوە بڵێن بابا هەموو شتێک بەڵام نەتیجەی ئەم مفاوەزات تا ڕێگا خۆشکرا ئێستا هەرێم سەر بەخۆ تەقریبەن نەوت ئەفرۆشیت وایان ناست ڕاستە بەڵام ئەو کات دەگوترا لەسەر پێشنیازی کورد پێشنیازی ئەوە کرا وەکو کارتێکی فشار لەسەر هەرێمی کوردستان موچەی فەرمانبەران هەبوو ئەو شتانە هەبوو هەندێک معلوماتیش هەبوو نە هەموو کورد بەشێک لە کورد باشە ینی بەڵگەی تەواو هەبوو لەسەر ئەو مەسەلە زۆر معلومات هەیە لەسەر ئەوە بەڕاستی دیسا بوو تصفیە حساباتی داخلی و مەسائلی تر حزبی و إلى آخره يعني بەڵام بڵێ من مستەمسەکم هەیە دلیلم هەیە مثبت نا والله بەس ئەمە زۆر باوە زۆر باش ئێستا ڕەوشی ئابووری عێراق چۆن دەبینی بە تایبەت لەگەڵ دابەزینی نرخی نەوت لە کاتێکدا مفارەقەیەکی زۆر هەیە هەرێمی کوردستان نەوت هەناردە دەکا چارەگە موچەیەک ناتوانێت بدات بە فەرمانبەرانی بەڵام لە بەغدا تاوکو ئێستا موچەکان بە شێوەیەکی بەردەوام دەدرێت پێت وایە قەیرانێکی ئابووری چاوەڕێی عێراق بکە کاکە مەسەلە دەوڵات و سیادە زۆر شت حەلەکەت باشە يعني تو ناتوانە وەزعی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدای فدرالی مقارنە بکەی زڵمەش چونکە بوو هەرێم سیادەی نییە هەرێم نەبوویتە دەوڵات إلى آخره ڕاستە نەوتە فرۆشیت بەڵام وەختی محتاجە بیت حکوومەتی عێراق احتیاطی هەیە بانقی مرکزی هەیە باشە دەتوانیت لێ سەحب بکە حکوومەتی عێراقی دەوڵەتێکی خاوەن سیادەیە دەتوانیت قەرز وەربگریت دەتوانیت مەشاریع لە خەڵ وەربگریت دەتوانیت قەرز بکەت لە ناو مەساریفی خۆی پارەی خەڵک و ئەوە کۆ بکەت ئەم شتانە هەرێم ئەم مەجالاتە نییە یعنی مەحدودە ئەو شتی هەبووەش یعنی کراوە لەبەر ئەوە استینزافی زۆر لە ئەوانە ئەو مەساترە کراوە مازە عێراق زۆر خراپە ناحیەی ئابووری هەموو جار وا مانگ بووتەوە یعنی مانگ بە مانگ خراپترە بۆ چونکە پێ ناکرێت يعني اعتماد لەسەر ئەو ئیراداتەی نەوتی بوو دێت زۆر کەمترە لە قایمەی معاشاتی عێراق بەشی ناکە خەرجیەکان زێدە بەڵێ لەبەر ئەوە مەجبورە بیت يعني ئەمە چەند مانگە يعني قەرز ئەکەین پارە لە بانقی مرکزی وەرەگرێت لە سندوقی نەقدی دەولی وەرەگرێت
قسە هەیە کە تەنانەت دوورخستنەوەی بەڕێستان لە پۆستی وەزارەتی دارایی کاریگەری دەبێت لەسەر پێدانی قەرز لە بانکی نێودەوڵەتی بۆ عێراق. دەبیت توزانن دیسە نە لەبەر من کە فلان کەسم یان إلى آخره ئەمە متمانەی ئەم عالەمە بەم حکومەتە بەم دەوڵەتە نامینیت ئەزانە یعنی خەڵێک وا بیرەکەتەوە وەکو من و تو بیر ناکەتەوە وەرە تو لە خراپترین وەزعی ئابووری و دارایی دای لەم وەختە تو دەی باشە وەزیری خۆتی دارایی کە گەورەترین سڵتەی مالیە لە عێراق باشە یعنی متمانە لێ سحبەکەەوە کەسی تر ناتوانیت لە باتی من تەوقیع بکات. بەڵێ دیارە ئەوە قسەی من نەبوو قسەیەکێک لە میدیاکانی جیهانی بوو باسی لەوە کردبوو کە ینی دوورخستنەوە هۆشار زێواری کاریگەری زۆری دەبێت لە متمانەدان بە حکوومەت عێراق بۆ پێدانی قەرز. دوا پرسیارم کەمتر لە یەک خولەکە وەڵامم دەیتەوە پاش 13 ساڵ ئامادەی ئەو تەجروبەی هەدووە جارێکی دیکە بیخەیتەوە بەردەم حکوومەتی عێراق یاخود بیر لەوە دەکەیتەوە ئەو تەجروبە لە خزمەتی حکوومەتی هەرێمی کوردستان پێشمەرگەمە باشە ئەمە ملکەتی هەر بریارێکی سەرکرداتی ئێمە بدەن ئەوەکە باشە زۆر کەمتر لای خۆڵە زۆر باش بەڕێز هۆشار زێباری وەزیری دارایی حکوومەتی عێراقی فدرال زۆر سوپاس دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدەن سەرچاو. بینەرانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا ببێنن بە خێر و خۆشی.